ساڵانە لەگەڵ هاتنی بۆنەکاندا هاوڵاتیان ڕوو لە شوێنە گەشت و گوزارەکانەکەن. پرۆژەی چاڤیلاند کە ئەم ساڵ لە شاری سلێمانی کرایەوە بە یەکێک لە پرۆژە گەورەکانی ناوچەکە دائەنرێت لە ڕووی ڕووبەری پرۆژەکە و بوونی یاری جۆراوجۆر تێدا. بەپێی ئاماری ئیداری چاڤیلاندیش لە ماوەی 3 ڕۆژی جەژنی ڕەمەزاندا 180,000 کەس سەردانی پرۆژەکەیان کردووە. هاوڵاتیانیش سەرباری خۆشحاڵی خۆیان بە پرۆژەیەکی لەو جۆرە لە شاری سلێمانی هاوکات پرۆژەکەش بە گرنگ وەسفەکەن. هەتا بڵێ ئەنی شوێنێکی سیاحیە، شوێنێکی مرتاحە، شوێنێکی ئازادە، ئەتوانم بڵێم زۆر مرتاحم. شوێنێکی خۆشە بەعام، شوێنێکی دڵڕفێنەوە ئازادین و ئەتوانین بینە ئێرە سپاس بۆخوا. شوێنێکی خۆشە دەست چاڤیلاند سەرباری ئەوەی بووەتە شوێنێک بۆ پشودان و بەسەربردنی کاتێکی خۆش بۆ دانیشتوانی سلێمانی و هەرێمی کوردستان، لە هەمان کاتدا بووەتە شوێنێکی گەشتیاری کە هاوڵاتیان لە ناوچەکانی دیکەی عێراقیشەوە سەردانی بکەن. والله حقيقة أشوف التنظيم والأمور. من یەکەم جارمە ئێمە ئێرە لە ڕاستیدا پرۆژێکی جوان و ڕێکوپێکە. ئەمە بەڵگەیە لەسەر بوونی بیرۆکەیەکی وەبەرهێنانی و تازەگەری، چونکە هەموو لایەک بە هەموو تەمەنەکانەوە دێنە ئێرە و گزارش لە خۆشەکانی خۆیان دەکەن. ئێرە شوێنێکی جوان و دڵگیر و خۆشە، زۆر هەست بە ئاسوودەیی دەکەیت. ئێمە لە هەولێر هاتوینە، من دانیشتومە لە هەولێر، بەس بەڕاستی ئەوەل جار دێم بۆ ئێرە. بەڕاستی زۆر خۆشە، یعنی شتێکی چاکیان کردووە، یعنی بەڕاستی یعنی شتێکی جوان و چاک و یعنی بەڕاستی زۆر یعنی دەستیان خۆش. حتا ئیمڕۆ بە کوڕەکەمم گوت یعنی بەڕاستی ئیمڕۆ یەکەمین سەفرە لە حەیاتم ئەوە ڕۆژە. چاڤیلاند کە لەسەر ڕووبەری زیاتر لە 300 دۆنم زەوی دروست کراوە، بۆتە شوێنێک بۆ کۆبوونەوەی ئەو ژمارە زۆرە لە هاوڵاتیان و گەشتیارانی بیانی. تەنها لە ماوەی 3 ڕۆژی جەژنی ڕەمەزاندا 180,000 کەس سەردانیان کردووە. جگە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق، ژمارەیەکی بەرچاوی گەشتیاری بیانیش سەردانی پرۆژەکەیان کردووە. سەرپەرشتیارانی پرۆژەکە جەخت لەوە ئەکەنەوە هاتنی ئەو ژمارە زۆرەی گەشتیار بۆ چاڤیلاند کاریگەری زۆر باشی بۆ سەرلایەنی ئابووری شاری سلێمانی هەیە. بەم 3 ڕۆژە 180,000 کەس سەردانیان پرۆژەیان کردووە. جگە لە گەشتیاری عێراقی، گەشتیاری بیانیشمان هەیە لە ئێرانەوە، لە تورکیاوە، لە دۆلی خلیجەوە بۆمان هاتوون، گەشتیارمان هەبووە جۆرجی بووە، گەشتیارمان هەبووە بیانی بۆ ئەڵمانی تیا بووە، بریتانی تیا بووە، بەزیتر ئەمانە با بڵێن جنسی جیاوازیان تیا بووە. چاڤیلاند یەکێکە لە پرۆژەکانی کۆمپانیای چاوی گەشتیاری کە لەسەر ڕووبەری زیاتر لە 300 دۆنم زەوی لە بناری چیای گۆیشە و لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا تەواو بووە. ئەم پرۆژەیە 70% ڕووبەرەکەی سەوزاییە و 31 یاری جۆراوجۆر لەخۆوەگرێت کە بەرزترین کورسی تێدایە لەسەر ئاستی عێراق لەگەڵبوونی نافورەی مۆسیقی لەیزەری. ئێستاش ئەو پرۆژەیە بە یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دانرێت و ڕۆژانە و لە بۆنەکاندا ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتی سەردانیەکەن. هێرش سەنگەری، NRT سلێمانی.